بناوی خواه سلاو لهاوریان دیسان نیازمند لخدمت و بو پیشکش کردنی ویدیوی کیتر لزنجیر ویدیوکانی بدستیانانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بدستیانانی پاره لانترنت هر و لچنل یوتیوبی بدستیانانی پاره لانترنت لخدمت و بو پیشکش کردنی ام ویدیوی هاوریان سایتی امرو سایتی بیتس فریه کلم سایتشی و توانم ببرم بر ساتوشی یا خود همان بیت کوین به دست بینن بلام پیشوی بچینن و نوسیدلم سایتی اگر به ارک نبید چنل که سابسکرایب کن زنگوله تمشکدایی گرن با هر کاتمین ویدیو نوی بلاو کماو ایو آگادار ببیناوا بونا نوسیدلم وبسایتی من لینکی کم لجیرم ویدیوی داناوا لا دیسکریپشن یوتیوب کاتی که ایو کلیک لسر لینکه که یکن دینا او صفحه بارزان بام بچما دروا لیرانه همو جاربو چونه دروا لا وبسایت کی لیرانه لوگو آفتیه کی بله اوران کاتی که کلیک لسر لینک که یکن دینا او صفحه دواتر چی اثر بشی ساین اپ کلیک کی لیرانه هاوریان ناو نوسینه کی زور آسانه لیرانه ناوی چونه جورا و هر ناوی که بید جیمیل آدرس لیرانه دانی جماره کی نهینی وشه کی گوره وشه کی گچکه و دواتر ناوی که نوسی واته وشه کی کپیتل وشه کی سمول دواتر ناوی که نوسی او جا جماره نهینی که قبوله که لیرانه دا خوبیاوی یا نافرتی لیرانه حلب جیری لیرانه جبهر عراق به ولاته که لیرانه ادرسی بیت کوینه که دینی لیرانه دانی هاوریانم هر وکو آگاه دارن ادرسی بیت کوینه که چون دینی هچی تاثر بلاکچینی خود کاتی که بلاکچینه کت کرده و هاوریان جانتا پاره بلاکچینت کرده و هچی تاثر بشی ریکوست لیرانه او ادرسی دینی کوپیه که لیرانه دانی I'm not robot طلب جیری ترافیک لایت اونمونه دواتر وریفای که برزانم چون که من پیشتر نانوسینم کردی الان وبسایتی من یکسر چما سر لاگین او ناوی که نانوسینم کردیه I'm not robot ترافیک لایت وریفای که او بوشایه پرکی دواتر لاگینه که اتوانی لیرانه سیوی که بو اوی همو جاره راستا خوبه یا ناو سایته که هم سیوه کم شتا گرینگه کان لنا او ویب تان پیرم که ایوه چون اتوان لیرانه ساتوشی بدست بینن لراستی آوریان کار کردن لب وبسایتانه که و ساتوشی به دست بینن تقریبا کار کردن همو وکو یکم لیرانه تو اچی تسر بشی ایرن بیتسا یکم بش لبشی فاوست آوریان کاتی که کلی لسر فاوست یکی دیتا لیرانه آوریان لیرانه هر وکو لسر نوسره هر 30 دقیقه جاره که توان لیرانه بیت کوین به دست بینی چون که من انجامم داوه استا من تقریبا چند دقیقه تر ماوا لیرم دیسان بو مفعاله بی لیره اتوانم لیرانه دیسان بیت کوین به دست بینم نوسینه کت ادته لگل بوشایک او نوسینه لو بوشایه پرکی ایکونه کی زرته کلیک لسرکه و برک لا بیت کوین ادته و لیرانه زیاده که هاوران بشی دوام لو وبسایت که و ساتوشی به دست بینن بشی ویزیت شورکات لینکه هر وقت گفتم لا ویدیو پیشوترش من زور ناچمال او بشه چون که بشه کی زوری ساجه کاتی که کلیک لسر شورکات لینک یکی رنمایی تا که بوچن وبسایت کی تر که من زور ناچما سر او بشه اگر ایوه پیتان باش بی اچن لیرانه لبشی ایرن بیتسا شورکات لینک اتوان لیرانش ساتوشی به دست بینن و بشی سیم هاوریان
PTC Ads-a کاتێککە کلیک لەسەر PTC Ads-ەکەی لێرانە وێبسایتت دەداتێ تۆ بە تەماشاکردنی ئەو وێبسایتە ناتوانێت دیسان ساتوشی بەدەستبێنی بۆ نمونە لێرانە 5 چرکە 4 بیتکۆینت دەداتێ واتە ساتوشی دەداتێ کاتێک کلیک لەسەرەکەی ئەچیتە سەفحەکی تر هاوڕێیان لێرانە تەبی ڕاوەستێ ئەو شریتە شینەتەواو بێ ئەوجا بیتکۆینەکەی بەدەستێنی کیا وێنە جیاوازە هەلە بژێری و دواتر ئەوەی قەپاتەکەی یەکجا سەفەکە ڕفرێشەکەین لێرانە هەروەکو بینن ساتوشیەکە دیسان زیاد بوو هاوڕێیان من زیاتر لە بەشی فاوسێت و PTC Ads-a من لێرانە کارەکەم لە هەموو سایتەکانی کە بیتکۆینتە دەنێ من لەو دوو بەشەی زیاتر کارەکەم بەشەکانی تر من ناچم چونکە هەندێک باش زۆری ساجن و زۆر لە کاتەگریتەوە من تەنها لەو دوو بەشەی کارەکەم و بەشی سێمی هاوڕێیان لێرانە لە بەشی جۆبس لێرانە ڕۆژانە کارت دەداتێ بە پێی ئەو کارانەی کە لە تو ویستووە بچی کارەکەن ئەنجام بدە و بیتکۆین بەدەستبێنی من زۆر ناچمە سەر ئەو بەشانە من تەنها هەر وەکو گوتم ئەو دوو بەشەی زیاتر PTC بەدەستدێنم واتە هەموون بیتکۆین بەشێکی تر هاوڕێیان بەشی ئافێرسە لێرانەش چەندین کارت دەداتێ ئەگەر ئێوە پێتان باش بیاچن ئەو کارانەش کلیک لەسەریان بکە و ئەو کارانەش ئەنجام بدەن من ناچمە سەر ئەو بەشەش زۆر بەڵێ هاوڕێیان ئێوە توانن بێ بەرامبەر لەم وێبسایتەی ساتوشی بەدەستبێنن لەم وێبسایتەی بیتکۆین بەدەستبێنن بەشێکی تری گرنگ هاوڕێیان کە لە هەموو سایتەکان باسی یەکەم بەشی ڕێفرالسە لینکی تۆ لێرانەیە لینکەکە کۆپیەکەی و ئەدەی بە هاوڕێیان هەروەکو لێرانە باسی کردیە تۆ 20% کاتێکە ئەو هاوڕێیت کاتێکە لینکی ئەدەی 20% لە بەشی فاوسێتە کاتێکە ئەو ساتوشی بەدەستێنیت یاخۆ بیتکۆین بەدەستێنیت 20% ئەو سایتە وەکو پاداش دەداتێ جا ئەو هەر چەند ساتوشی بەدەستبێنیت 20% پاداش دەداتێ واتە لە بیتکۆینی ئەو کەسەی کەم ناکە بەڵام ئەم سایتە وەکو پاداش دەداتێ هەروەها 10% لە بەشەکانی تر کاتێکە ئەو هاوڕێیت بەدەستێنی ئەو سایتە 10% پاداشت دەداتێ ڕاکێشانی پارەش یاخۆ تەمان بیتکۆینەکەتان هاوڕێیان چیتە سەر بەشی ڤیدراو کاتێکە کلیک لەسەر ڤیدراوەکەی لێرانە پێتەرێ لە بەشی فاوسێت کلایمی بکەی ئەوجا بتوانی بیتکۆینەکەت هەلبگری لەو سایتەی ڕاوکێشی لەو سایتەی هەروەکو گوتم لێرانە فاوسێت 50 جار دەبیت تۆ لێرانە بچی ئەو کارەی ئەنجام بدەیت ئەوجا توانی لە بەشی ڤیدراو هەروەکو لێرانە نووسرایە بیتکۆینەکەت ڕابکێشیە ناو بلاکچین بیتکۆینەکەت ڕابکێشیە ناو جانتەپارەی بلاکچین یاخۆ تامان حساب بانکی والێتی بلاکچین بەلاوڕان ئەوەش بەشێکی تری گرنگ بوو و هەروەها لێرانەش پێرچێس باڵانس هاوڕێیان من نامەوێ ئەو ئێوە لەو بەشەی بەشدار بن بەڵام هەر بۆتان باسەکەم لێرانە هاوڕێیان تو ئەتوانی بچی ڕێفرار بکڕی واتە بۆ ئەوەی ڕێفرارەکان بۆ تۆ کار بکەن و ڕۆژانە ساتوشی بۆ تۆ بەدەستبێنن لێرانە هەروەکە بینن ئەکڕی لێرانە بەڵام ئەو بەشەی مەچوونە سەرێ من تەنها لەبەر ئەوەی بوو کە ئەویش بۆ ئێوە شەڕح بکەم پێویست ناکات ئێوە بچەند ڕێفرار بکڕن و خوا نەخواستە سبەی ئەو سایتە قەپات بیت و یاخود شتێک ببیت پارەتان بچی ئێوە تەنها ئەتوانن بێ بەرامبەر لەو وێبسایتانە ساتوشی بەدەستبێنن هاوڕێیان بیتکۆین بەدەستبێنن هاوڕێیانم سوپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون ببوورن کە ڤیدیۆیەکە درێژ بووە بەڵام پێویست بوو کە من شتە گرنگەکان لەناو ئەو وێبسایتە بۆتان باس بکەم بۆ ئەوەی ئێوە بێکێشە بتوانن لەم وێبسایتەش بیتکۆین بەدەستبێنن هەر کامنتێک پرسیارێک ڕخنەیەک هەبوو لە چەنێلی یوتیوبە لەژێر ڤیدیۆەکەی بووم بنووسن من لە خزمەتێوەم بە شەو و ڕۆژ بە چاوان جوابتان نەدەمەوە
تا ویدیۆیەکی تر بەرنامەیەکی تر فێرکاریەکی تر وە سایتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ